الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم صل وسلم على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار، وآله الأبرار وصحابته الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. ئازیزان و خۆشەویستان، لە شەوێکی تری جومعەی مبارەکە لە خزمەت کتێبە نازارەکەی جەنابی مامۆستا مەلا کەریم مدەڕیسا لە سیرەی پاکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، الوردة العنبرية في سيرة حضرة خير البرية. گەشتین بەوەی کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەدایک بوو بە ڕەحمەت بۆ هەموو جیهان، نور و ڕۆشنایی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بوو مایە ڕەحمەت بۆ هەموو عالەم. ئەو ئافرەتانەی شیران بە پێغەمبەری خوا دابوو، حتا لە ناوەکانیشانە وتمان معجیزە و ئیرهاساتی تیا بە پێغەمبەری خوا، چونکە یەکەم دای ئامینەیە کە گۆشی کردو دایکی خۆیەتی، ئەمە معنای پێغەمبەری خوا ئەمن و ئەمانی پێیە. دووەم وتمان سوەیبەیە کە ئەو جاریە بوو کە ئەبوو لەهەب ئازادی کرد، یعنی پێغەمبەرێکە بەڕاستی، یعنی ئەم پێغەمبەرە کە ئەو ئافرەتەی شیری پێداوە سوەیبە، یعنی پاداشت، یعنی ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم مزگیێنی و پاداشتی پێیە بۆ هەموو عالەم، وەکو عولەما و زانایان فەرمویانە، چونکە ئیسم و ناو تەئسیری هەیە لەسەر ناوبراو. اینجا ئەو سێمیان حەلیمەت السەعدیە بوو، بەڕاستی حەلیمە یعنی لەسەرخۆیی حلم حوسەڵە، ئەمە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕاستی کە ئەو دایانەی شیری پێداوە، ئەم حلم و حوسەڵە لە پێغەمبەرا بوو. لە بەنو سەعدا یعنی ئەمە هەنگاوی سەعادەت و بەختەوەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. جا خۆشەویستان، ئەو ئافرەتانەوەن باس کرد و ئەو ئافرەتە خزمەتی پێغەمبەری خوایە کرد، ناوی ئوم ئەیمەن بوو، ناوی ئەسڵی خۆی بەرەکە بوو. بەرەکەت یعنی زیادبوون، یعنی پیرۆزی، یعنی مبارەک، یعنی ئەم ناوانەی کەوا خزمەتی پێغەمبەری خوایان کرد و شیران بە پێغەمبەری خوادا، ئەمە خۆی بۆ خۆی ئاماژەیەک بوو بۆەوەی کەوا ئەمە پێغەمبەرێکی پڕ ڕەحمەتە، پڕ سەوابە، پڕ پاداشتە، پڕ عیزەتە، پڕ سەعادەتە، پڕ بەختەوەریە. جا وتمان لە لای حەلیمەت السەعدیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکەم جار کە سنگی شەقرا لەوێ بوو. بۆیە ماوەسا لە شعرەکە ئەفەرمێت: وأول السعد شق الصدر في الصغر لدى حليمة للتطهير عن لمم من كل أدران نفس في طبيعتها، ومليئه بهدي الأسرار والحكم، ومليئه بالمزايا من مواهبه كما يليق بختم الرسل للأمم. خافت حليمة أن الجن قارنه فأرجعته إلى الأم مع الألم. بقيت حتى توفت عند رجعتها في سفرة الزورة لصاحب الرحم، ثم انتقلت إلى الجد الجليل علا إلى وفاته بالإعزاز من هرم. وقبل موتي وصى العم فيك، لذا نزلت في بيته المعمور بالكرم. فيه نشأت على وجهي يرام، كما قد ينشأ اللبان في الروضات كالعلم. ومعه سافرت للشام، وإذا بلغ بصرى تراجع خوف البؤس والنقم. ومع زبير كذا سافرت لليمن، بعادة للقريش بين ذي الأمم. ما افتتحت عين دنياكم لمكرمة، بكسب عيش شريف يأتي بالنعم. وعشت في علية القوم بمغفرة، وكنت مختارهم في كل مزدحم، في سبق عقل وصدق القول والعمل والحلم والصبر عن كره وعن ألم. ومن أماناتكم في القوم قاطبة، صار الأمين كاسم لك من علم. صار الأمين كاسم لك في العلم. ئەم شعرانەی ماوەسا ئەفەرمێت لە دوای ئەوەی کەوا پێغەمبەری خوا یەکەم بەختەوەری و سەعادەت ڕووی تێ کرد، ئەوە بوو لای حەلیمەت السەعدیە بوو. یەکەم شتێک
طبعا هەنگاوی بەختەوەری و سەعادەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو بوو کە یەکەم جار لەوێ سنگی پێغەمبەری خوا شەق کرات. وتمان سێ جار پێغەمبەری خوا سنگی شەق کراوە. یەکەم جار لە تەمەنی 5 ساڵیە بوو کە لەگەڵ برا شیرەکەیە بوو لە ماڵ حاریس و حەلیمە لە هۆزی بەنو سەعد لە جەزیرەی عەرەبە لەوێ کە پێغەمبەری خوا بەخێو ئەکرا. سنگی پێغەمبەری خوایان شەق کرد. حتا ئەفەرمێت پێغەمبەری خوا لە فەرمایشتێکە حەدیثێکی مفەسەلە ئەفەرمێت کە دڵیان دەرهێنام و دەریان کرد و لە تەشتێکا شۆریانە و ئەنجا خستیانە شوێنی خۆی و ئەنجا مۆری خاتەمی پێغەمبەریەتیان پێکێشا. حتا ڕەنگی ئەو مۆرە لە پشتی پێغەمبەری خوا دەرچوو بوو. جا ئیسا ئاماژەی پێ ئەەکەین. پێغەمبەری خوا ئەفەرمێت وقال ختم على قلب بخاتم النبوة. ئەفەرمێت بە خاتەمی پێغەمبەرایەتی ئەو مۆرەیان کێشا بە دڵی منە. حتا سائبی کوڕی زەید ئەفەرمێت لقد رأيت خاتم النبوة بين كتفيه إلى جهة اليسرى. ئەفەرمێت ئەو مۆری پێغەمبەری خوام کە پشتی پێغەمبەری خوا ڕوود بوو لە لای شانی چەپیەوە تەبەن دڵ لەوێایە لە ژێرمەمکی چەپایە دڵ لە پشتەوە بەرەو لای شانی چەپ مۆری خاتەمی پێغەمبەرایەتی پشتی پێغەمبەری خوا بینی صلی الله علیه وسلم. جا لێرا ئەفەرمێت یەکەم سەعادەت و هەنگاوی بەختەوەری پێغەمبەری خوا لەکوێوە دەستی پێ کرد. ئەمە ئیرهاساتە شتی عادەت بەدەر بۆ پێغەمبەری خوا ڕوویاوە هەمووی مزگێنی و مژدە ئەدەن کەوا ئەم پێغەمبەرە پێغەمبەر ڕەحمەتەن للعالەمینە پێغەمبەری هەموو ئاخر پێغەمبەری هەموو عالەمە و پێغەمبەری خاتەمە. ئەفەرمێ ئەوە بوو کە یەکەم جار سنگە شەق کراوە لە منداڵیە لای حەلیمە و سەعدیە بۆ لەبەرخوای دڵی تۆ پاک بێتەوە هەرچی بەشی نەفس و هەوا و ئارەزوو شەیطانە هیچیان نەمێنێت. ئینجا لە هەموو ئەدران و ینی هەوا و ئارەزووی نەفس و ئەمانە کە لە لای طەبیعەتی بەشەر هەیە ئەمانە لای تۆ نەمێنێت. بالفعل پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شيخي بوصيري أفرمت محمد بشر وليس كبشر بل هو ياقوتة والناس كالحجر. في غمر بلا بشر بو غوشت خوين بو بلام براسي طبيعته واخلاقه وسير وسلوكه همو عند مكان جواز ولا بشر بركرا ومليئه بهدى الاسرار والحكم. ام ضليتوك شقرا لمن عليه بركرا لشي لاسراره لنهينه لحكمته لعقله لجيريه لوفاء لاخلاق للروشت لعزت لشجاعات لآزاتي لهموني هنا كاني پروردگار. انجا فرميت پركرا لموهبي تايبتي لخلاضي تايبتي پروردگار وكو تايبت بيو خلاطي بو خاتمي پیغمبران كتوي صلى الله عليه وسلم. بلام حليمة كأم وزعي بيني وتمان ترسا او پیغمبري خواه صلى الله عليه وسلم قران دوا بو مالو فرمي براسي اترسين لويك وهاد جن تداخلي كرد بيت شياطيني تداخلي پیغمبري خواه كرد صلى الله عليه وسلم. طبعا يكم جارت ما حي مسعودي هنايا او ابو دعاي داوي كرو دايك پیغمبري خواه طبعا دوما پیش اوي كبتواوي بينتوا هنايا جارتر كهنايا وتي اگر عزيت نبي وزحمت نبي حزغم هلا من پرورده بي من الله داي امنش فرمي قيشي غبالاي او بيو اذن الله عبد المطلب ورغرتو دانو بلام دعاي دوما هنايا كأم وصاحب سر پیغمبري خواه سنگی شکر امانه ترساله وی شیاطین و جن تداخلی پیغمبری خواهی کرد. آمینه خان فرمی حضرت آمینه دا آمینه سلامی خواهی لسر فرمی تو خیانات و طلبی زور کبی بیتو یعنی چی دوباره هنات تو امانه والله ابي بيم بلي راستك وتي والله راستك حال مساله اوابو ام كري جنابته محمد لقل قرشيرك من اياريك الا بشتي مالوا وكو باسكريت كركي خو مخوشي باسكا دوسە نەفەری هاتن و گرتیان و پاڵیان خست و سنگیان شەق کرد و دڵیان دەرهێنا و شۆردیانەوە خستیانە شوێنی خۆی. ئێمەش ئەترسین ئەمە ئیشی شەیطان و ئەمانە بێ. لەو سەردەما سیحر و جاد و ئەمانە وەکو ئێستا زۆر بوو بەڕاستی ترسیەوەیان بوو. حەزەتی ئامینە فەرمووی لە مەترسن لەم کوڕی منە. ئەم کوڕی منە من کە حەملم پێیەوە بووە هەر بە حەملەکە زانیمە ئەبێتە ڕابەری هەموو عالەم هیچ ئازارێکم نەچەشت. ئەوەندە کوڕێکی پڕ ڕەحمەت بوو خوا فەرمێت وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین ڕەحمەت بێ بۆ هەموو عالەم ئەبێ لە هەموو کەس زیاتر بە ڕەحمەت بێ بۆ دایکی. ئەفەرمی وەڵڵاهی ئازارم نەچەشت بە محەممەدەوە صلی الله عليه وسلم. لەو دەقیش کە لە دایک بوو ئینجا بێرەوە چەند خەو مزگێنیم بینا چەند مژدەم پێدرا کە ئەم کوڕی منە
لە ئەرز و ئاسمانە سوپاس کراوە دەسەڵات و قوە و هێزی ئەگاتە شەرق و غەرب نا ئەو قسە غەڵەتە مەیکەن اینجا فەرمێت ئەوەکو ئاماژەمان پێکەمان دایکی مبارەکی لە تەمەنی 6 ساڵیە وەفاتێکی کاتێکەوە سەفەران کرد بۆ مەدینە و ماڵ خاڵوانی پێغەمبەری خوا لە ڕێگە نەخۆشکە و اینجا پێغەمبەری خوا بە تەواوی هەتیوکە و اینجا لە تەمەنی سپێردا ئوم ئەیمەن ئەلبەڕەکە کە خزمەکاری پێغەمبەری خوا بوو کەنیسەیەک بوو لە ماڵی پێغەمبەری خوا لە باوکی پێغەمبەری خوا مابووە پێغەمبەری هێناوە بەلای عەبدولمەطەلیب وکە ئاماژەمان پێ کرد عەبدولمەطەلیب اینجا لە کوڕەکانی خۆی زیاتر حورمەتێکرد ڕێزی لێگرت تا ئەوەی کەوا لە تەمەنی 8 ساڵیە پێغەمبەری خوا گەشت بە 8 ساڵ عەبدولمەطەلیبی باپیرێکی وەفاتی کرد و عەبدولمەطەلیبیش وەکو لە پێشەوە ئاماژەمان پێ کرد ئەیزانی ئەم کوڕی ئەوە ڕابەری هەموو عالەمە بۆیە لە جێی خۆیاندایەنا ئەخسەسە شانی خۆی خزمەتی پێغەمبەرێکە صلی الله علیه وسلم و کاتێکی لە نەخۆشینی وەفاتیا بوو ئەبوو طالیب کە ناوی عەبدولمەناف بوو برای باوکو دایکی عەبدوڵڵای باوکی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم تەمام عەبدولمەطەلیب دە کوڕی هەبوو یەکیان عەبدوڵڵا بوو کوڕە بچووکی بوو عەبدولمەطەلیب کە باوکی ئیمامی عەلیە لە باوکو دایکەوە برای باوکی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆیە عەبدولمەطەلیبی بان کرد عەبدولمەناف کە کونیەکەی ئەبوو طالیبە ئەبوو طالیبی بان کرد عەبدولمەطەلیب ئەبوو طالیبی بان کرد فەرمی عەبدولمەناف وەرە محەممەد ئەسپێرم بە تۆ ئەبێ ئاگای لێ بێ خزمەتی بکەی ئەمانەتە لە چاو لە مناڵەکانی خۆ زیاتر خزمەتەکەی جا بۆیە مامۆستا لە شعرەکانە ئەفەرمێت کە باوکی وەفاتی فەرمووی سپاردی بە ئەو بەڕاستی تەوسیەکەی باوکی یعنی ئەبوو طالیب تەوسیەکەی عەبدولمەطەلیبی خستە سەرسەری ئەفەرمێت بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چووە ماڵێکەوە ئەبوو طالیب لە باوکی زیاتر خزمەتیە کرد فاتیمەی خێزانی دایکی ئیمامی عەلی لە ئامینەخانی دایکی پێغەمبەری خوا زیاتر خزمەتی پێغەمبەری خوا کرد صلی الله علیه وسلم بۆیە ئەفەرمێت بەڕاستی چوویتە ماڵێکەوە تۆ ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مناڵی شیرەخۆری زیاتر احتیمامیان بە تۆ ئەدا حەنون و خۆشەویستی و ڕێزیان بە تۆ ئەدا ئەبوو طالیبیش و فاتیمەی خێزانیشی بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت دوعا ئەکات بۆ کاتێککە فاتیمەی دایکی ئیمامی عەلی وەفات دەکا دوعای بۆ ئەکات خۆی بەدەستی خۆی خاتە قەبر و ئەیش فەرمێت ئەگەر کەسێک لە عەزابی قەبر ڕزگاری بێ فاتیمەیە لەبەر خەواتم من دوعام بۆ کردووە ئەینا هەموو کەس ئەبێ عەفو لە گۆڕۆشاری قەبر هەموو کەس بێ گۆڕۆشار بچەشێت ئیلا فاتیمەی کچی ئەسەد نەبێ دایکی ئیمامی عەلی کە خزمەتی پێغەمبەری خوا کرد مامۆژنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەویش پێغەمبەر دوعای بۆ کرد پێغەمبەری خوا خۆی خستە ناو قەبرەوە فەرمی اللهم بحقي وحق النبيين قبلي إلا غفرت لفاطمة أمي الأم بعد الأم پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم فەرمی خوایە بحقی پێغەمبەراتی خۆم بحقی هەموو پێغەمبەرانی پێش خۆم ئەمە تەوەسولە یعنی پێغەمبەری خوا داوای کردووە لە خوا بحقی پێغەمبەراتی خۆی حق و ذاتی خۆی جاهی خۆی مەقامی خۆی وكان عند الله وجيها خوا بەعزی موسا فەرمێت موسا لای خوا ڕێز و مەکانەتەیە ئەگەر موسایەک ڕێز و مەکانەتێ بێ یەکێک لە ئولو العەزم ڕوسول پێغەمبەری خوا لەو گەورەترە بێ لەو زیاتر جاه و مەقامی هەبێت دەی پێغەمبەری خوا فەرمێت خوایە بە حەقی خۆم و حەقی پێغەمبەران داوا لێ یەکەم تۆ لە فاتیمەی کچی ئەسەد خۆش بە کە دایکی دوای دایکمە ئەو دایکەی کەوا لە دایکم دڵسۆزتر بوو پێغەمبەری خوا بەدەستی خۆی خستە ناو حەدەکە وەقفنەکەی کردەوە و ئەم دوعای بۆ کرد بۆیە فەرمووی هەموو کەس ئەبێ گۆڕەشار بچێت ئیلا ئەم نەبێت ئەمی لەبەر پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەر جاه و مەقامی پێغەمبەر صلی الله علیه وسلم جا خۆشەویستان ئەفەرمێت تۆ چوویتە ئەو ماڵەوە ئاوان ڕێزیان لێگرتی حەنون و خۆشەویستیان پێدای نازیان پێدای اینجا ئەفەرمێت لە پاشان ئەی پێغەمبەری ئازیز تۆ لای مامت مایتەوە مامت زۆر خزمەتیە کردی جا ئەبوو طالیب کەسانێکی نەفامی نەزان ئەڵێن وەڵا لە ئاگرایە بەڵێ حەدیثێکەیە پێغەمبەری خوا فەرمێت بەڵام پێغەمبەری خوا مە شەفاعەتم بۆ کرد لە ناوەڕاستی جەهەنەمە هێنامە قەراقی جەهەنەم کە دوو پشکۆی ئاگرینە کە لەسەری ئەکوڵێنێت یعنی ئەبوو طالیب ئەگەر کافر بێ هەندێک لەنەوە فەرمون چونکە شەفاعەتی مسلمان بۆ کافر ناخوا بۆیە عەباسی مامەی پێغەمبەری خوا فەرمێت هەتا ئەبوو طالیبیش
لأخير لحظة وتي لا إله إلا الله محمد رسول الله بلام عباس شهادة قبول ناكر چونك لو كاتا عباس مسلمان نبو أما حديث بخارية بو يكتبك دان دا وبناوي أسنى المطالب في نجاة أبي طالب أما الشيعة دايننا بلا الشيعة داينا أهل السنة داينا بلام أبو طالب يك أو نقسمني بيغمبري كرد بيت بيغمبرت هل لدنا أبوي بارابت ولا نار الجهنم هي نابت أخير جهنم أبي إيسا هل لبر خالد جاه مقامي بيغمبري خالد ما أبي لبي چونك شفاعتي كافر بو مسلمان ناخوا مسلمان بو شفاعتي مسلمان بو كافر ناخوا هو كافر شفاعتي بو ناكرت خوش شويستان جا ليرة ويما أفرميت أم بيغمبر نازدار وعزيز وخوشويستا أم بيغمبر عزيز وخوشويستا لا أبو طالب أبو طالب بوها مسافر يبلغ الخويا حتى لا إمام علي زيادة خوشويست لا جعفر زيادة خوشويست سفرك الشامي كذا أفرميت ومعه سافرت إلى الشام وإذا بلغ بصرى تراجع خوف البؤس والنقم تولى قالوا شو الشام بلام كاتي قشنا شاري بصرى كبحيراي الرايب يليبو لبحيراي الرايب مسيحي بو جولا كنبو لكن جيل زور شعر زابو ناوي جرجيز بو ام بحيرايا ناوي جرجيز بو لكتبي انجيل خويندبو يوا كبيغمري اخر زمان لا كيوكاني فارامه ويت وباوكو دايكي نامينه بهاتيوي قورة أبي بار حالها مصيفة دغاني بيغمبر الإنجيل هاي بلام تيكي عن داويسة جال لو سفرا كأشنا بصرى لويت جرجيس سبحان الله زور متابع أو قافلة كقافلة قريشة كأرونا ويكسر ما بدوسي الروايات وارد بوا أفرميت يا كم جار أم ذاته بحيرة الرايب الرابع دميانوا يكسر بيغمبر أبينيت من دالي تمندو على صار لو كاتا دس غلط الناودسي وكو بيعتي بيكا أفن مرحبا لبيغمبري آخر زمان مرحبا لو بياويك الرحمة أبوها معالم لو ذاتيك وبيغمبري همو جهانانا وشويستان حتى بيغلن لو توشو زاني أما بيغمبرا أما بيغمبري همو عالمة أهل قريش شوار دور أما بيغلن وتي أن توشو زاني كومال نشانة وتي لكتبكاني إيما هي أو نشانة بلغن لسر بيغمبراتيان بيغمبر صلى الله عليه وسلم فرميك يقولون نشانة كاتك واهات من قافلقات عن دركو دارو برد أبيني سجدي تكريم ريزيان وبيغمبر برد بو كرة يوانتانا بيون أبيني يارا أما أهلي كشفي باطنيش بوا وقلت شون مسألي لناو إسلاما صوفي وأهلي ورقوا أهلي مسألي ضلها لناو إنجيل وانشا بياي واهبوا فرميك هاتن لدوروا دارو برد أبيني سجدي تكريم وبيغمبر بس الله عليه وسلم أما يكي للروايات كان أنجامد له دوروا أمزاته هوريك بصري وشتري كردبو نيش خوري قرماو قرماي جزيرة عربة تأسيتك بات أما أنا من شانا للروايات الأعلن كاتك كدابزين أو قافلة هاتن هنديك نشاني بيني بحري الرايب زور سرنجي أو هوري أداو كبسر أو من على أبو على الروشت بولان نفريك نار وتي بانيان كان أمني مرولا من دعوة وتي هم يعني بانكر أواني أبو طالب حضرتي بيغمبري خواي لقلتش نفريكا لا قافلك جيشت هم يعني هاتن سرنجي دا هورك هرماوة وتي باشا كس ما ولاي كلو بلكتان وتي عن بلع من دالك ما جيشتو تمني دوان الصالة لقلك دو خدمو خزمة كارا فنمر أواني بانكن خوم خلق نيرم لشوار دوري نكتان بيو نعلم براسي أواني بينان بن أبي أواني نان لقل إواب خوان شنك من همو تانم دعوة كردوا ونعلم كلو بقلنا زرري بيبقينم كالزرري اللي يبدا خلق نيرم شوار دوري بارحال أو أبو خلقي ناردو أواني شاتن كبيغمبري خواي بيني شهورك بسري و كبيغمبري خواي سيبرين أبو صلى الله عليه وسلم أو هوربو أو هور دائما لسري بيغمبري خواي أبو صلى الله عليه وسلم أفهمك هات يكسر بأبو طالبي وتتي أمن على شيء ودي كرمة تنابي أمن على كريتو بيه تدي برازام وتي آوابله تي باوكو دايكي نما أمن على تي بالله باوكو دايكي نما تي ملكتي بي إما على أمن على بيغمبري آخر زمانه
اینجا بیش گەڕێرەوە مەڕۆ بۆ شام جوولەکە پێی بزان نەیکوژن. جا ئەبوو تالیب ئەفەرمێت یەکسەر سەفەرەکەی سپارد بە برادرانی و لەگەڵ پێغەمبەری خوا گەڕانەوە مەکە. یەکسەر قسەکانی بوحەیرەی ڕایب تەسیری دەکرد. اینجا فەرمێت ئەو سەفەرە لەو سەفەرا بوحەیرەی ڕایب ئەم مژدانەی دا هەتا فەرمێت لەو سەفەرا حەزرەتی ئەبوبەکر سیدیق بۆیە ئەوەندە عاشقی پێغەمبەری خوا بوو. لەو سەفەرا حەزرەتی ئەبوبەکر سیدیق لەگەڵا بوو کە بوحەیرا داوەتی کردن و فەرمیوە پێغەمبەری آخر زمانە صلی الله عليه وسلم دا بینی پێغەمبەری خوا پێغەمبەری حەزرەتی ئەبوبەکر ئەوەنە نەبووە. لەو سەفەرا حەزرەتی ئەبوبەکر ئەوەنە مناڵ بوو بەڵام لەگەڵ باو کە سوکاری هاتوو بۆ ئەو سەفەرە لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. جا حەزرەتی ئەبوبەکر لەو سەفەرا بوو. اینجا فەرمێت کە چاوت کردەوە تۆ ئەی پێغەمبەری عزیز و خۆشەویست سەفەرت لەگەڵ مامێترتا مامێتەری بوو ناوی زوبەیر بوو لەگەڵ ئەما سەفەرت کرد بۆ کوێ بۆ یەمەن بەڵام لەو سەردەما بەڕاستی شارستانێک گەورە بوو شارستانێکی زۆر گەورە بوو سەر بە دەسەڵاتی فورسەکان بوو. ئەفەرمێت وەکو عادەتی قوڕیش کە هەموو ساڵەکە ڕۆشتن تۆی ئەو سەفەرۆ لەگەڵ ئەوانە کرد بۆ یەمەن و چاوی دنیات کراوە بۆ کار و کاسپی بۆ ئەوەی کەوا بزانی ژیوار و حەیات و ژیان چۆن ئەگوزرێت. ئەنجا لە پاشان لەناو قەومەکەی خۆتە تۆ زۆر بەسەر بەرزی ژیایی بە مەفخەرە و بە عیزەتەوە ژیایی تۆ لە ناویانە دیار بووی قەومێک جانەوەر قەومێک بێعیزەت قەومێک ڕیباخۆر سوخۆر قەومێک دوور لە هەموو قیەمێکی ئەخلاقی تۆ لە ناویانە بەڕاستی دیار بووی عەقڵی سەلیمت حیلم و حەوسەڵەت صدق و ڕازگۆیی لە قەول و عەمەل و کار و کردار و گوتارتە. ئینجا حیلم و سەبر و سەباتت لەگەڵ ئازار و ناڕەحەتی و هەژاری و داماوی و نەداری و هەموو ئازارەکانە ئەمانە بەڕاستی تۆ لە ناویانە دیار بووی. ئەمین یان صادق الئەمین وەک ئیسمێکی مڕەکەب وابوو بۆ تۆ لە ناویانە کە ئەیان بینیت ئەیان و صادق الوعد الئەمین هێشتا پێغەمبەری خوا نەبووە پێغەمبەر ئەوە صادق الوعد الئەمینە چونکە لە ناو ئەوانە پیاوی و زاتی وا نەبوو. جا ئەفەرمێت ئەمە وەکو ئیسمێکی عەلەمی لێ هاتوو بۆ تۆ چەند بە ناوی محەممەد و بایانە کردی ئەوەنە بە ناوی ئەمین و صادق الئەمین و صادق الوعد الئەمینەوە تۆیان باوان کرد. جا خۆشەویستان لێرا ماوەسا ئەفەرمێت ئابم شێوازە ئەم پێغەمبەرە نازدارە صلی الله عليه وسلم لە تەمەنی 2 ساڵی ئەم سەفەرانەی کردووە و ئابم شێوازە کە گەشت ئەم تەمەنە و لە ناویانە هەتا ئەو تەمەنەی کەوا ئیتر کاتی ژنهێنان و ئەمانەی دێ ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم خەریکی بازرگانی و تیجارەت و تا شوانی و کۆمەڵێک وەزع لەسەر ئەم پێغەمبەرە هەتا تەعمیری مەککە ئاوەدانی مەککە ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم هەتا ئەو حەدانیش یعنی لەناو ئەوان بووە لە دارونەدویان بووە مشاوەرەیان پێکردووە مناڵیش بووە مشاوەرەیان پێکردووە و ئەمانەتیان پێسپاردووە شتیان پێسپاردووە چونکە ئەمە وەکو چۆن ئەمە مانگە شەو لە ئاسمانی تاریکە شەوا دیارە پێغەمبەری خوا ناو ئەو زوڵمات و تاریکی ئاوا دیار بوو. جا ئەم شەویش هێنە کۆتایی باس و وتاری ئەم شەومان تا کات و ساتێکی تر کە بە خزمەتی بەشێکی تری سیرەی پاکی پێغەمبەری خوا و سەعادەت و بەختەوەری پێغەمبەری خوا و تورەقی پێغەمبەری خوا ئاگەین. خوای گەورە لە هەموو لایەکمان ڕازی بێ لە هەموو لایەکمان خۆش بێ خوا تاعات و عیبادەتمان لێ قبوڵ کەی خوا عیبادەتمان لێ قبوڵ کەی خوا دڵەکانمان نورانی کەی بە نووری خۆت بە نووری پێغەمبەر صلی الله عليه وسلم. یا ربی خوا بە ئیمان و مان ژێنە مان برێنە زیندومان کەرەوە دڵ و دەروونمان خۆشکە پەروەردگارە. یا ربی خوا لە بەڵا و با و نەخۆشی و ناخۆشی خۆمان و خانەوادە و ماڵ و منداڵ و خاک وڵات و نیشتمانمان پارێزاوکە شیفای نەخۆشەکانمان بە شیفای نەخۆشی خەستەخانەکانمان بە شیفای نەخۆشەکانی ماڵەوان بە ئەوانەی کەوا داوای دوعای خێران لە ئێمە کردووە خوایە ئەگەر شیف نەخۆشیان هەیە خوای شیفا عاجل بەپەلیان بۆ بنێرە گیر و گرفتی عایلیانە خوایەوان چارەسەرکەی. یا رەبی خوای قەرزدارن هەژار نەدارن خوایە دەرگای ڕزق و ڕۆزیان لێ بکەیتەوە منداڵن یاخوای منداڵی ساڵحان بەرێ هەیان و ساڵن یاخوای بۆیان ساڵەکەی خوای مناڵی هەموو لایەکمان ساڵەکەی. یا ربی خوای گیان وڵاتمان پڕ لە ئەمن و ئەمانکەی وڵاتمان ئەم هەموو قەیرانە ڕووی تێ کردو خوای تیان نەیەڵی. یا ربی خوای ئەمن و ئاسایشی پڕکەی ڕزق و ڕۆزی برژێنی بەسەرمانە بارانی بەڕەحمەت برژێنی بەسەر وڵاتمانە بەسەر خاک وڵات و نیشتیمانمانە کانی و کارێزەکانمان مبتەقێنی. یا ربی خوای گیان
عزت بۆ مسلمانان بگەڕێنیتەوە یا ربی خوایە گیان خۆشەویستی و پێغەمبەر نازارە و صالحانی ئومەتی و پێغەمبەر نازارە لە دڵمانە بچەسپێنی بەو محەبەتەوە بژین و برین و زیندوو بینەوە یا ربی خوایە بەزەی بە کەسانی دامای ناو گۆڕمانە بێتەوە ڕەحم بە خۆمان و باوکو دایکمان کە لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بە یا ربی خوایە گیان لە باوکو دایکمان ڕازی بە قەبری باوکو دایکمان پڕ لە نورکە پڕ لە بەرەکەت کە قبری باوکو دایکمان و ئێمەش بکە بە باخی لە باخانی جەنەت نەیکە دە چاڵک لە چاڵەکانی دۆزەخ پەروەردگارە لە ڕۆژی قیامەتشە لەژێر ئاڵای لا ئیلاهە ئیلا الله ومحەممەد ڕسوڵ حەشیمان کە یا ربی خوایە ئەو پێغەمبەر نازدارە لە ناو دەفتەری تایبەتی خۆیان ناوی ئێمەی خۆمان و باوکو دایکمان تۆمارکە ناوی ماڵ و مناڵمان تۆمارکە یا ربی خوایە گیان بە بەرەکەتی ئەو ناو تۆمارکردنەوە یا ربی خوایە گیان حوسنی خاتمان هەبێ عزتمان هەبێ لە دنیا و لە قیامەتە لیباسی ئیمان و حیا و حرمەت بکەیتە تاج و بیکەیتە بەرگمان لە دنیا و لە قیامەتە آمین آمین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. الفاتحة.